زمانە و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 101 جێناوی کەسی سەربەخۆ. ئازادی گوت: ئەس کوردم و ئەس وەلات پارێزم، تۆژی کوردی ji ber hindê pêt viya em hemî bi êk dil xizmeta nîştîmanê xwe bikin. Ez û tu hemû hoyn pêwîst e bixwînin, çunke welat tinê bi zanist û zanyariyê pêş dikevît. Birayê min eva 2 sala li dervey Kurdistanê ye. Ew xwandina pizîşkî li zankoyeka binav û deng dixwînît. Qutabiyet hevalên wî zîrek in, ew hemî zana û şare zana. Kewata Azad çî got? Azad gotî em min Kurdim, em min welatê xwe diparêzim, ez tûj Kurdî, leber hindê pêwîst e ke hemûman xizmetî nîştîmanî xweman bikin, min û tۆ hemû ئێوە پێویستە بخینین، چونکە وڵات بە زانست و زانیاری پێش دەکەوی. و برای ئازادی 2 ساڵە لە دەرەوەی کوردستانیا چ دەخینی؟ پزیشکی دەخینی لە زانکۆیەکی بەناو و دەنگ، و خوێندکارەکانی هاوڕێی برای ئازاد زیرەکن و هەموو زانا و شارە زانا. ئێستا بزانین خستنە ڕووەکە کووە. گەلی کورد تێنووی زانست و زانیاریە، وڵاتیش هەر بە زانست پێش دەکەوێت. لەبەر ئەوە پێویستە هەموو هەوڵ و تێکۆشانمان بۆ فێربوونی زانست و زانیاری تەرخان بکەین. لەم نووسینەدا ژمارەیەک جێناومان بەرچاو دەکەوێت کە هەر یەکەیان جێ و شوێنی کەسێکی یان چەند کەسێکی گرتووە. جێناوی ئەز بۆ کەسی یەکەمی تاکە، واتە من، ئەمن، کە ئەویش ئاخێوەرە. ئاخێوەر واتە ئەو کەسەی کە قسان دەکا یان قسەکەرەکە. جێناوی تو بۆ کەسی دووەمی تاکە، کە گوێگرە. جێناوی ئەو لە دەقەکەدا بووە بە 2 شێوە، جارێکیان بۆ کەسی تاک نادیار یان بزر، وەک لە ڕستەی ئەو خوێندنا پزیشکی لە زانکۆیەکی بناو و دەنگ بە 2 ماهەی ئینایە، کە کەسی سێمی تاکە. ئەوەی ڕاستیبی نەنووسرابوو بە 2 ماهەی هینایە، ئەوە زیادیان کردێ لە خۆیانەوە. جارێکیشیان بۆ کەسانی نادیار کە کەسی سێمی کۆیە، وەک لە ڕستەی قوتابیەت هەواڵێن وی زیرەکن، ئەو زانا و شارە زانا. کەواتە لێرە ئەز، تو، ئەو یان نووسرایە لێرە هوین، ئەموو هوین، ئەوە بە زاراوەی کوردی کرمانجی ژوور و کەواتە جێناوەکان دەگۆڕێن بە گۆڕینی زاراوە کوردیەکە. ئێستا دەستورەکە چییە؟ دەستورەکە ئەوەیە لە کۆمەڵە جێناوی کەسی سەربەخۆ، کە ئەویش سەر بە شێوە زاری کرمانجی ژوورووە، جێناوەکان لە جیاتی کەسێک یان ژمارە کەسێک بەکار هاتوون کە پێشتر ڕوومان کردەوە. کەواتە ئەز لە جێی من، ئەز، ئەمن وەکو یەکە. ئەم واتە ئێمە یان ئەمە، تو، تۆ، ئەتو، هوین، ئێوە، ئەو کە بۆ ئەوی تاک و ئەوانی کۆ بەکاردێ. کۆمەڵە جێناوی بەم جۆرە بەکاردێ. لەگەڵ کاری تێنەپەڕ لە کاتی ڕابردوو، لە کاتێک کە ئەو جێناوانە بەکاردێنین، بێگومان هەمیشە ڕەنگە هەمیشە کارێکمان هەبی.
وجە کارەکە تەواوە ناتەواوە ڕابردووە ڕانەبردووە ئەوە بە پێی ڕستەکە یان هەندێک جەکارەکە ئەرێنیە یان نەرێنیە واتە دێم نایەم دەڕۆم ناڕۆم هاتم نەهات بزانین جێناوەکە لەگەڵ ئەو کارانە کوو بەکاردێ ئەز هاتم ئەز نهاتم ئەز دهێم ئەز ناهێم ئەز دێهێم ئەز ناهێم هاتم ڕابردووە دهێم ڕانەبردووە دێهێم واتە لە داهاتوو لەگەڵ کاری چاوگی بوون ڕابردوو ڕانەبردوو ئێستا و داهاتوو بە ئەرێ و نەرێ ئەز بووم ئەز نەبوو ئەزم ئەز نیمە ئەز دبم ئەز نابم ئەز دێبم ئەز نابم ئەوە لەگەڵ کارەکان جێناوەکان ئەوها بەکاردێن لە زاراوەی کرمانجی ژوور و ئێستا لەگەڵ کاری ڕانەبردووی ئێستا و داهاتوو بەکاردێن ئەرێ و نەرێ ئەز نان دخۆم ئەز سێڤ ناخۆم ئەز نان دێخۆم ئەز سێڤ ناخۆم ئێستا لە ڕاهێنانی یەکەم بزانین چ فێر بووینە جێناوێکی کەسی سەر بەخۆ لەم بۆشاییانەدا بنێ جێناوێکی کەسی سەر بەخۆ لەم بۆشاییانەدا بنێ ڕستە یەکەم دووهی واتە دوێنێ ئەز ئەمن ئەزم دانایە دگەل هەواڵێ خۆ چووم بۆ فێرگەهێ دوونێ ئەمن لەگەڵ هاوڕێی خۆم چوومە خوێندنگە لەبەر چ ئەمن ئەزم دانا چونکە چووم هەبوو چووم واتە من دووهی ئەز دگەل هەواڵێ خۆ چووم بۆ فێرگەهێ دوێنێ من لەگەڵ هەواڵی خۆم چوومە خوێندنگایان فێرگە لە ڕستەی دووەم ئەمن جێناوی تەمدانایە تۆ تە ئەڤ پێنووسە بۆ برایە خۆ کڕیە ئەو جە نازانم ڕاستم دانایە برایە خۆ یان هەڵەم دانایە ئەگەر هەڵە بیت کایەلۆم ڕاستکەنەوە چونکە شارەزاییەکی زۆر باشم نییە لە ئەو زاراوەیە ڕستەی سێم وێ کچەکە زیرەک و جوانە لەبەرچی وێم دانا چونکە لێرە هەبوو واتە دەبی ئەمن ئەوی دانێم بەڵام ئەوم دانا نا وێم دانا بۆ کچەکە زیرەک و جوانە لێرە ڕستەی چارەم ئەمم دانا واتە ئێمە ئەم دێنانی خۆین چونکە ئین خۆین هەبوو کەواتە ئەمن ئەمم دانا واتە ئێمە دێنانی دخۆین ڕستەی پێنجەم ئێوەم دانا هۆین وابزانم واتە ئێوە هۆین دۆست و هەواڵێن خۆ لە تەنگاویە بناسن چونکە بناسن هەبوو نە کاتە ئێوە دۆست و هەواڵێن خۆ لە تەنگاویان بناسن ڕاهێنانی دووەم ئەم جێناوانە لە ڕستە بەکار بێنە وێ ما ئەز تا هۆین وێ واتە ئەو ما ئێمە ئەز من تا تۆ ئەتوو هۆین ئێوە ئێستا کو ئەمن دامنایە لە ڕستەی ئێمە ئەمن وێ کو لە ڕستەمدانەیە وێ ژنکەکە هۆزان ڤانە ئەو ژنەچی هۆزان ڤانەواتە هۆزان لێرە بەواتای هۆنراوە واتە شاعیرە ئەوها لە ڕستەمدانا وێ ژنکەکە هۆزان ڤانە مە دێچینە سەیرانێ ئەمە دەچینە سەیرانێ
ئەز دێگەڕێم ژ کتێبە خۆ، من لە کتێبی خۆم دەگەڕێم. پاشان تە کو لە ڕستەمدانە نەبوونە ڤیتامین سی دێکێشەیە بۆ تا دروست کەت، واتە ئەگەر ڤیتامین سیت کەم بوو ڕەنگە کێشت بۆ دروست بی. نەبوونە ڤیتامین سی دێکێشەیە بۆ تا دروست کەت. پاشان هوین کو لە ڕستەی دامنا بۆچی هوین بۆ مافێن گەلێخۆ دبێ دەنگ بوو، لەبەر چ ئێوە بۆ مافی گەلی خۆتان بێدەنگ بووینە. ئەم بەو جۆرە لە ڕستەمدانە بێگومان بە هەزاران ڕستەی دی دەتوانین دروستکەین. ئەگەر هەر هیچ نەبوو خوێندکاری ژیر لە گوگڵ بنووسە بۆ وێنە تە و بخینەوە ڕستەچی بخینەوە کو نووسرایە، ڕەنگە نووسین زۆر نووسرابی و وشەی تە بەکار هاتبی یەکەچیان هەڵبژێرە یان یەکەچی لەو جۆرەی دروستکە بە خۆت، تەنیا بۆ ئەوەی تۆزێک زانیاریت هەبی لەسەر جێناوەکان. بگەڕێمەوە، ئێستا گەیشتمە ڕاهێنانی سێ. ئەم ڕستانە شلۆڤە بکە. لە کاتی شلۆڤەکردن باشترین شت وایە هەموو ڕستەکەی بخینەوە و یەکسەر شلۆڤەکەی نەکەی لە یەکەم وشە لە لای دەستی ڕاست، بەڵکو هەندێکدا ڕەنگە شلۆڤەی وشەچی بکەی لە دەستی چەپە پێشی وشەچی دیکە. لێرە زۆر زۆر گرنگە بزانم ئەو کارەی هەمە چ زۆرە، ئایا کارەکە کارەکی تەواوە یان ناتەواوە. لێرە کارەکە ناتەواوە، زیرەکە، چونکە کارەکە ناتەواوە خوشک دەبیتە چ؟ دەبی بە نیهاد، خوشک ناوە و نیهادە. خوشکە ئەو کە هەیە لە زاراوەی کرمانجی ژوور و لە جیاتی ئی لە زاراوەی کرمانجی خواروە خوشکی، لێرە دەبیتە خوشکە، خوشکی من یان خوشکا من، کەواتە لێرە ئامرازی پاڵدەرە. و من لێرە جێناوە، جێناوی سربەخۆی کەسی یەکەمە لە هەمان کات دەرخەری ناوی خوشکە. خوشکی چێ؟ خوشکی من. خوشکی من کووە؟ زیرەکە. زیرەک چییە؟ زیرەک هاوڵ ناوە و لێرە زیرەک یاریدەدەری ئەو کارەیە، کەواتە زیرەک لێرە یاریدەدەری کارە، تەواوکەری کارەکەیە، تەواوکەری کارەکەیە، کاری و ئامرازی دانەپاڵە. ڕستەی دووەم بابێوی هات کارێکی تەواوە، ڕابردووشە. بابێ، باب واتە باوک، باب. چییە؟ ئامرازی دانەپاڵە، ئامرازی دانەپاڵە. بابی چێ هات؟ بابی وی. وی چییە؟ واتە بابی ئەو هات، باوکی ئەو هات. وی لێرە جێناوی کەسی سێیەمی تاکە، جێناوی کەسی سێیەمی تاکە و وی لێرە ڕاستە جێناوە لە هەمان کات دەرخەری ناوی بابە، دەرخەری ناوە، دەرخەری ناویشە. ئەوها لێرە چونکە گەیشتمە بابەتە چینوێ، کەواتە باشترین شت وایە ئەو وانەی ڕابگرم و لەوانەی داهاتوو باسی
لاپەڕا 104 بکەم باسی چاوک هەتاو کات هەر بشی.